کچەکەی من لە قوتابخانە کوڕەکەی تۆ لە قوتابخانە ماڵ دروست دەکەن ئەبێ بە خێزان من مشوری کچەکەی خۆم نەخوارد بێت تۆش مشوری کوڕەکەی خۆت نەخوارد بێت کەواتە قوڕ بەسەر و خێزانەی دروستە بێت ماڵوێرانی بۆ ئەو کچ و کوڕەی لەم خێزانەش دروستە بێت کچێک ئەهلی تیکتۆک و فەیسبوک و گۆرانی و دەگ و ڕقس و بەزم و ڕەزم و وەک کۆڵە فشقیات بێ کوڕێکش ئەهلی کافتریا و لەگەڵ ڕێزمە جمێن و قسە و حلکە حلک و پێکەنین و نامەکاری بێ وا بۆ یەکیش بوون کاکە واوتمان تخوا دڵ و دڵخوازی یەکن با دڵیان نەشکەین وا بۆ یەک بوو بەس ئایا بەردەوامە بێ ئایا ئەو تەلاقە دروست نابێت کە ئیسە ڕێژەکەی زۆر بووە ئایا مناڵ ناڵێت باوە و دایە ڕەبی خوا بتانگرێ وەکو خۆتان خراپ بوو بۆ هێشتان ئێمە ببین کە من گوێم لێ بووە کچ کوڕ بە دایک و باوکی و توتی کاکە بۆ خۆتان خراپن بەس بۆ ئێمە خراپبوون بۆ هێشتان ئێمە بینەم ژیان و ئەم ڕەزاڵەت و نامەتێ بینی کەواتە پەروەردە کە تاک دروستەکە دوای خێزان دروستەکە چکە زۆر جار بە ڕێزێکەڵێ کاکتۆرم کۆمەلگای وازی دەبێنە ئەڵم تۆ پەلە مەکە ئێمە با ئیش لەسەر تاکەکان بکەین دروستی بکەین من قوتابخانەی خۆم تۆ قوتابخانەی خۆت ئەو لە ڕەوزە ئەو لە باخچە ئەو لە سانەوی ئەو لە ناوەندی ئەو لە ئامادەی لە ئەخیرا بەڕاستی کە ژمارەیەکی زۆر چاک و مەزبوط بە باش و چاکە بچکە لە بیرتان نەچێت بینەرە بە ڕێزەکانم و میوان عەزیزەکانم ساڵانە 1.5 ملیۆن تقریبان شتێک کەمتریان زیاتر بەس تەلەبەمانەیە کەواتە قوتابی بەکەم نەزانین یەک لەسەر سێ یەک لەسەر چواری ئەم کوردستانە لە ناو شتێکایە پێی دەڵن وەزارەتی پەروەردە پێی دەڵن پەروەردە ئێمە بۆ ئەوەی کە بۆ نمونە مەسەرن لە قوتابخانەی بڵین دی قەیچێکە ئاخر تۆ هەر ماڵێک 3 مناڵ 4 مناڵی ئەگەرم 3-4 مناڵە باش بێت کاریگەری لەسەر دایکیان دروستەکەن کاریگەری لەسەر باوکیان دروستەکەن چەند جار هەبوو خۆتان دایکن مناڵێک هەندێشتی فێر کردووە لێوە فێر بوویتە ئێمەی دایک و باوک چەند جار هەبووە ئەتەکێتێک لە مناڵەکانمانەوە فێر بووینە چەند جار هەیە شتێکی باش چاک مەزبوط ئەخلاق ڕەوشت بە بۆنی مناڵەکەمانەوە فێربوونیەتی دایەجان ئەو وایە باوە ئەو وایە باوە ئەو وا باشە دایە ئەو وا باشە کەواتە خاڵی دووەم بە درێژایی بەڕاستی ئەم بەرنامانە ئێمە ئیشمان لەسەر ئەوە کرد کە دوایەوەی کە تاک دروست دەکەین اینجا خێزان دروستکەین